باش بینیتان و نەخۆشخانەی تازە چەندین نەخۆشخانەی تایبەت و حکومی لە نێو هەرێمی کوردستان هەیە. پرسیارەکەی منی ئێستاش ئەوەیە ئەی بۆ خەڵک دەچێتە دەروەری وڵات پارەیەکی زۆر خەرج دەکات. دکتۆر بێستون عومەر پزیشکی پسپۆڕی چاو و ئەندامی کارگێڕی لە کۆمەڵی پزیشکانی چاو لە هەرێمی کوردستان. دکتۆر بەخێر بێیت سەر چاوان بەڕێستان دکتۆری پسپۆڕی چاون ئەزمونێکی باشتان هەیە لە ڕووی کارگێڕی هەتا لەگەڵ ئەوەشن ینی زۆر جار کەیسی دادگاکانش ئێوە ئەندامن. قسەمان لەسەر ئەوەی بۆ چوونێکێ لای هاوڵاتی دەڵێ کاکە دەردی من لای دکتۆرەکانی کوردستان چارەسەر نابێت چوی بە فلان دکتۆر چارەسەر نەبووە بەڵام دەچێتە قەزایەک لە پارێزگاکانی وڵاتانی دەوروبەر دکتۆرێکی بێگانە دەبینێ قەنەعەتی بۆ دروست دەبێت دەڵێ ئەمە باشە چی لێ دەخوێنیەوە؟ ڕاستیەکەی ئەوە لەوانەیە لە بۆ سەردەمانێکی بڵێن دەیان ساڵ پێشی ئێستا ئەو شتە ڕاست بوو بێ ئەو زمانەی کە کوردستان هێشتا سەدام نەڕووخابوو لە نەوەتەکان دووسێ حسار لەسەر عێراق و لەسەر کوردستان بوو ئیمکانیەت زۆر کەم بوو نوێبوونەوەی ئەجهیزە نەبوو نوێبوونەوەی علمی کەوادیری طبی نەبوو بەڵام ئەو شتە شتێکە لە ڕابردوو ئێستا دەتوانین بڵین زیاتر کللتورێکی نێگەتیڤە ئەو شتە متمانەی کوێرانەی خەڵکە بەڕاستی یعنی ئەو شتەیەکە زیاتر وە دەکا ئەو قسە هەتا ئێستا بمینێ بڵێ دکتۆری خۆمان نا دکتۆری ئەزنەبی ئەگەر نا بەڕاستی ئێستا چوونە ئێرانیان تورکیا بۆ زۆربەی زۆری نەشتەرگەریەکان من لە بواری چاو دەڵێم وەکو بەیانیان هەستی بۆ کڕینی تەماتە و خەیار بڕۆیتە سلێمانی و بیتەوە ئەوەندە شتەکە ئاسانە و لێرە مەوجودە ئێستا داین جیاوازێک تۆ نابینی لە نێوان زانستی پزیشکی لە هەرێمی کوردستان لەگەڵ بۆ نمونە ئەگەر باسی چاوکەین ئێران زۆر باسی لەسەر دەکرێت جیاوازێکی ئەو تۆ نابینی. من ئەو شایەدی دەدەم کە ئەگەر ئێستا بۆ خۆم چاوی خۆم گرفتێکی هەبێ یان کەس و کارێکی زۆر نزیکم وەک باوکم وەک خوشک و برام بە دڵنیاییەوە لێرە نەشتەرگەریان بۆ دەکەم لە کوردستان. باشە زۆر ئەوەندە متمانم بە کەوادیر و ئیکوپمنت ینی ئامێر و ئەوەی کوردستان هەیە. باش ئەگەر پێداویستە پزیشکەکانی خۆمان ئەوەندە باش بن دکتۆرەکانمان لەو ئاستە باشە دابن کە دڵنیان باشن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا کاکە بزنس دەکرێت دکتۆر لە دەرەوەی وڵات دێتە نێو هەرێمی کوردستان ڕیکلامی بۆ دەکرێت لە سۆشیال میدیا دەڵێن کاکە فلانە دکتۆر هات لە فلانە نەخۆشخانە ینی خوێندنەوەت بۆ چییە ینی لەسەر ئەم بابەتە؟ بەڕاستی ئەوە تیزارەتێک بازرگانیەکی ڕوت و بێماناشە دەتوانم بڵێم سەدی ئەوانەی کە دەستنە لای ئەو پزیشکانە کە بەڵای من ئەوە مەترسیدارترە لەوەی یەکێک لێرەوە بڕوات بۆ ئێران بۆ لای پزیشکێکی ئێرانی یان بۆ تورکیا بۆ لای پزیشکێکی تورک چونکە ئەو لەوێ ئەدرێسەکەی مەوجودە خۆی مەوجودە هەر کاتێک بێ دەتوانێت لەوێ بیگرێتەوە بەڵام زۆر لە دکتۆری ئێرە کە هاتوون نەشتەرگەریەکیان کردو بە تایبەتی کە تووشی ئیشکالێک بووە پاشان تەنانەت دادوەر و دادگاش ناتوانێت بیانگرێت بەرەوەی کوردستان بەجێ دێڵن و جارێکی دیکە ناگەڕێنەوە ئەو نەخۆشە مافی بەڵام دکتۆرە کە دێتە نێو هەرێمی کوردستان دانیشێسە زۆر سنتەر زۆر نەخۆشخانەی تایبەت ناوی دکتۆری بیانی دەینن بە تایبەت وڵاتانی دەوروبەر پێدوانی ئەمە لە ڕێی وەزارەتی تەندروستیەوە بێ خۆ کابرا بەخۆیەوە نایە یەکسەر نۆرینگەیەک بکاتەوە بچێت لە نەخۆشخانەیەکی تا حتما دەبی موافقەی هەبێ پێدوانی لە ڕێی موافقەوە هاتبێ نەخێر من یعنی ئەو زانیاری حەز دەکەم لێرەوە بیڵێم زۆربەی زۆری ئەو پزیشکە بیانیانە کە لە هەولێرن بە تایبەتی لە هەولێر ینی لە سلێمانی و دۆچشن بەڵام کەمتر زۆربەی زۆریان نە ڕێپێدانی وەزارەتی تەندروستیان هەیە نە ڕێپێدانی سندیکای پزیشکیانیان هەیە نە نوێکردنەوەی ئەو ڕێپێدانیان هەیە و تەنانەت شتێک کە لە هیچ وڵاتێک ڕێپێدراو نییە بە ڤیزەی گەشتیاری دێن واتەوەکو گەشتیارێک دێنە کوردستان بە دزیەوە نەشتەرگەری دەکەن و لە فەیسبوک و ئەوانەش دیعایی چڕیان ڕکلامی چڕیان لە بۆ دەکرێت لە کاتێک تەنانەت ئەو ڕکلامانەمان پیشانی سندیکا و ئەوە چۆن دەکرێت ینی دکتۆرێک لە دەرەوە بێ بزنس بکە نەشتەرگەری بکە بەبێ ئاگاداری وەزارەتی تەندروستی بەبێ ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکان پێدوانی ئەمە تەجاوز بێ لەسەر مافی دکتۆرەکان خۆت دەزانی دەیان دکتۆرمان هەیە دەرفەتی کاری وەک پێویست نییە لە دوای هەلی کار دەگەڕێ وانە؟ سەداسەد قسەی جەناب ڕاستە بەڵام پێشی ئەوە تەجاوزە لەسەر مافی نەخۆش چونکە مافی دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری تەندروستیەکی جێمتمانە ئەو بزانم ئەساسی ترین مافی مرۆڤە یعنی ئەوە تەعدایە لەسەر مافی نەخۆش لەبەر ئەوەی یعنی معقول نییە یەکێک دێتە کوردستان بۆ بەناوی گەشتیاری بێت لێرە نەشتەرگەری ئەنجام لەگەڵ ئەوە نی کەس بۆتە قوربانی لە هاوڵاتیان
من دەتوانم بڵێم سەداسەتی ئەو خەڵکەی دەچنە لای دکتۆری باشە بێگانە لە نەخۆشی کوردستان تۆ هەبووە سەداسەت قوربانین سەداسەت قوربانین لەبەر ئەوەی ئەگەر لە ڕووی زان دکتۆر ئەمە قسەیەکی گەلک مەترسیدارە سەداسەت خەڵکێک بستە لای ئەو دکتۆرانەی کە بە قوربانین سەداسەت لەبەرچی لەبەرەوەی ئەگەر ئەو کەسە ئەو نەخۆشە لە ڕووی زانستیشەوە لە ڕووی پزیشکیشەوە نەبێتە قوربانی لە ڕووی مادیەوە دەبێتە قوربانی لەبەرەوەی نرخەکانیان بێ سنوورە و فەرقەکەی لە چاو لەگەر لە لای دکتۆری خۆمانە بیکەن ئەو نرخانە بۆچیە بۆ تعویزکردنەوەی بازرگانێکە کە لە پشتیەوە ئیشەیە یان ئەوەتە هەر دکتۆرەکە بۆ خۆی حساب دەکە کە هەموو چەند ساڵێک دەتوانێت بێتە ئێرە دەیەوێت دەستکە گوڵی خۆی لێ بدە باش ئەنگۆ نەخۆش دێتە لاتان پشکنینتان بۆ کردو هەندێک جاریش قەنەعاتی نەبوو چۆتە دەرەوەی وڵات کەسی وا بۆتە قوربانی بڵێ زۆر جار لەبەرەوەی ئەو دکتۆرە یان ئەو تاجیرە پارەکەی خۆی زیاد بکات زۆر جار نەشتەرگەری کردو بێ ئەو نەخۆشە پێویستی بە نەشتەرگەری هەبێت نەشتەرگەریان بۆ کرد بەس بۆی پارەی لێ وەرگرن ئەگەر پێویستی بەو نەشتەرگەریەش نەبوو بێت شتێکی دییان لێ دۆزیێتەوە بەس زانیویانە کە پارەی پێ بۆی بێپارەدان نەڕوە ئەو کەسە بەو شێوەیە بۆتە قوربانی و دەیان نمونەمان لەلایە یعنی وەکوتم زۆربەی زۆری بۆ متمانەی کوێر دەگەڕێتەوە بۆ نمونە من ئاخیر کەیس کە لە ئەندام بووم لە لیژنەی لێکۆڵینەوە ئافرەتێکی گەنج بوو سێ نەشتەرگەری بۆ کرابوو لەلایەن پزیشکێکی بیانی لێرە لە هەولێر تەنانەت ناوی پزیشکەکەشی نەدەزانی ئاخر ئەوە متمانەیەکی کوێر نەبێت چییە کاتێک دێتە لای ئێمەش دەبینین وەکۆی بۆ داخوازی جوبین ئەسڵ و فەسڵی ئێمەی دەرهێناوە هەموو پرسیارێکی دەربارەی ئێمە کردووە کەچی کە دەچێتە لای پزیشکێکی بیانی دەبینێ بە عەرەبی قسە دەکات بەتر یەکسەر ئەوە دەبێتە متمانەی سەداسەت بۆی کە بەڕاستی ئەوە کللتورێکی نێگەتیڤە بەڵام زۆر زیان بە نەخۆش دەگەێنێت ڕێنمایی تۆ چییە بۆ هاوڵاتی و پێشنیازی چی دەکەی بۆ وەزارەتی تەندروستی بۆ هاوڵاتی و بۆ وەزارەت و سندیکا بەنسبەتی هاوڵاتی بە تایبەتی ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەری یان لەیزەر یان هەر شتێکی دیکە هەیە تکایان لێ دەکەم بدایەتەکەی ڕەئی یەک دوو دکتۆری خۆمانە وەربگرن بۆی دڵنیا ببنەوە لەبەرەوەی دەستنیشانکردن ئێستا زۆر ئاسانە بۆی دڵنیا ببنەوە ئایا ئەو نەشتەرگەریە دەوێت یاننا پاشان ئەگەر هەر قەنەعەتت نەهات دەتوانی بڕۆی لە لای پزیشکی بیانی بیکەیان لە دەرەوەی وڵات بیکەی بەڵام زۆر زەڕورەتۆ لێرە دڵنیابی لەبەرەوەی کە چوویتە بەردەستی ئەوان بۆت دەکەن ئەگەر پێویستیشت پێی نەبێت و بەنسبەتی وەزارەت و بەنسبەتی سندیکا بەڕاستی تۆپەکە لە ساحەی ئەوانە یعنی زۆر زەڕورە ئەو مۆزوع بە جددی وەرگرن دکتۆری بێگانە بە بێ ڤیزەی ئیش نەتوانێت بێتە ناو کوردستان بە ڤیزەی گەشتیاری کفر بێت و هەروە ئیجراعات بکەن لەو ناحیەوە لە کۆتادا هاوڵاتی دەبێتە قوربانی دکتۆر بێستن عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی چاو لە هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین گەلێک سوپاس لەو دەرفەتە دەستان خۆش بێت